بە شۆفڵی دم درێژ ئەم شۆفڵە من درێژانە هەن کاشیان سەر قسە ئەم پیاوەش هەر خزمە خەڵکی دێشە هاتووە توێتی تەنچێکمەیە تەنچێکمەیە بێ بۆم سەرخە ئەویش توێتی باشە بە ئەو کاشانە داگرین بەسەر چاو دێم بۆ سەر دەخین دو ئەوە کە کاشەکانی ویستۆ بۆ سەرخە توێتی ئێستا دێمەوە منیش ئێستا دێمەوە پێنج دقەم پێچێ هاتوێتەوە ئەم کارە ساتای قوڵقاند و کەس نازانێت لەسەر چ بوو باشە ئەوەی کەس نازانێت لەسەر چ بوو بەڵێ کرێکارێکیش بریندارە و لەگەڵ خێزانی کاک پێژۆش کە عەمری خوای کردو ئەوش بریندارە ئەوان باشە باشە بکوژەکە ناسیاوی خۆتانە ئەیناسن بەڵێ هەر خەڵکی دێ هیچ ناسیاویەک ئامۆزایە خزم و پورزایەک شتێک لەو بابەتانە نییە بابا ناڵم خەڵکی دێن تێکەڵاون بەس هەپەیەکەوە وەستا بوون نیو سەعات پێش ئەو ڕووداوە بەیەکەوە وەستا بوون قسەیان دەکرد من کە چوون بۆ مزگەوت بەیەکەوە بینم من وەستا بوون لە دیار شۆفڵەکەەوە هاتمەوە هەر وەستا بوون باشە بەپێی هەندێک لە زانیاری ئەوەی لە تۆڕە کۆمەڵایەتەکان بڵاو کراوەتەوە باز لەوەکەن بکوژەکە کە لانی دەرونی تەواو نەبووە ئەمە ڕاستە؟ نازانم بڕوا ناکەم تۆ ئەی ناسی بکوژەکان ناسی؟ بەڵێ بەڵێ لە شارەوانی داوام دەکات لە شارەوانی هاتوو چوێ مزگەوت تیشی دەکردو الله ئەعلەم نازانم باشە سەرەتای گرفتەکە گرژی و ئاڵۆزەکە لە چیوە دەستی پێ کردو ئەوەندەی تۆ ئاگدار بەخوا نازانم برایم جەنابەت چی ئەوانی بەزەحمەت چی ماڵی کە خزمین هەر خزمین خزمی یەکین هەلە یەک کۆڵانداین ئەمما خزمی یەکین هیچ کێشەی لە نێوانیانە نەبووە نان ئەوەندە ئێماگەدار بووین هیچ کێشەیان نەبوو هەتا 10 دقە پێشەوە بەیەکەوە وەستا بوون کرمانج ئەگەر لێرە بێ کرمانج لەگەڵیان بۆ فیشێکی بێویشەوە ناو بۆ کوڕەشەوە ناوە بوو بەرنەکەوتەوە بەڵێ بەڵێ یەکیان خێزانی کاک پێژۆوە یەکیان کوڕی کاک پێژۆوە مردو کاک پێژۆ و برایەکەشی ناوی هێمنە باز لەوەکەن کە بۆ تەنچی سەربان و ئەم بابەتە ئەگەڕێتەوە مە ڕاستە؟ ئەڵێن ئەڵێن و توێتی تەنچێکمە وەرە بۆم سەرخە الله ئەعلەم باشە هەر خۆی چۆ یەکسەر دەستڕێژی گولەی لە خێزانەکە کردو لە کاتی نانیێوارەیە هاتووە ئەوەی لەوێ بۆ پێوەیناوە چۆتە ژوورێ ئەو ئەریوان پاروی لە دمدا بوو کە هێنامە بەدووشە نازان بەس من بینیمە زەلامە ڕای کرد لەسەر و ماڵێمەوە ڕای کرد بۆ سەرەوە ئەنجا نازان ناوی خۆم ئومێد ئیسماعیل